بیرکاری پۆلی نوێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا نەوەد ڕاهێنانی ئازاد هەر یەک لەم هاوکێشانە لا ڕووتەختی پۆتاندا بنوێنە و بڵێ ئایا هێڵیە یان هێڵی نییە. پرسیاری ژمارە 7 ئەو هاوکێشەیەم هەیە لۆ ئەوەی لەسەر ڕووتەختی پۆتان داینێم پێویستە بزانم پیتی س و پیتی ساد چ جۆرە خاڵک پێک دەینن، جووتە ڕێکخراوەکانیان چەندە. لۆ ئەو مەبەستەش پێویستە ئەمن خشتەچی دروست بکەم. ئەگەر هاتوو پیتی سفر بوو، 1/4 جاران سفر کەم 1/4 جاران سفر هەر سفر تەنیا نێگەتیڤیەکە کە دەمینێتەوە خاڵەکە بووە 0-1. لێرە ئەمن ژمارە 1 و 2 دانانێم چونکە لێرە کەرتم هەیە لە کاتی هەبوونی کەرتیان ژمارەی دەیی باشتر وایە ژمارەک دانێم چەند جارەکانی ژێرەی کەرتەکەبی لە ئەوەی ئەو خاڵانەی بەدەستم دێن ژمارەی تەواو بن هەرچەندە هیچ کێشەش نییە. ئەگەر ژمارەی تەواویش نەبی ئەمن هەر دەتوانم دروستیان کەم لەسەر ڕوو تەختی پۆتان، بەڵام ئاسانترە هەمیشە هەوڵ دەدەم شیکارەکە ئاسان بی. کاتە ئەمن لێرە 1 وەرناگرم 2 وەرناگرم، بەڵکو یەکسەر دەچمە لای ژمارە 4. ئەگەر هاتوو پیتی 4 بوو کاتە دەبیتە 1/4 لێکی دەم لەگەڵ 4 کەم 1 یەکسانە بە 1 کەم 1 دەبیتە 0. زۆر ئاسانە 4 و 0. ئەگەر هاتوو کەم 4 بوو کەمەکەش وەردەگرم، ئەو کات دەبیتە کەم 1 و کەم 1 یەکسانە بە -2 کەواتە -4 و -2. ئەگەر بمەوێ ژمارە 8 وەردەگرم چونکە ئەویش چەند جارەکانی ژمارە 4ە، کاتە 1/4 لێکی بدەم لەگەڵ 8 ئەوجا کەم 1. 8/4 یەکسانە بە 2 2 کەم 1 یەکسانە بە 1 کاتە ئەگەر x یان 8 بوو پیتی ساد یەکسانە بە 1. دەتوانم بێگومان کەم 8 وەرگرم، بەڵام هەز دەکەم 3-4 خاڵ بەسە. ئێستا ئەو خاڵانە دەچم لەسەر تەوەری ڕووتەختی پۆتاندا دەنێم بۆ ئەوەی بزانم بتوانم هاوکێشەکەی دروست بکەم. خاڵی یەکەم 0-1 لە چێندەرە لێرەیە خاڵەکە 0-1 دەکەویتە سەر تەوەری ساد. خاڵی دووەم 4-0 دەکەویتە سەر تەوەری سین. خاڵی سێیەم کەم 4 و کەم 2 لێرەیە. خاڵی چارەم 8/1 لێرەیە. کاتە ئەو چەند 4 خاڵم هەیە، ئێستا هێڵک دەچێشم لە مابەینی ئەو 4 خاڵەی. ئاسان نییە بەو پرۆگرامەی ئەمن هەمە بتوانم ئاسان نییە بتوانم هێڵەکی باش دروست بکەم. هەوڵ دەدەم لێرە وابزانم باشە. ئێستا ئەوە هاوکێشەکە بەو جۆرەیە. هاوکێشە چی هێڵیە.
پرسیاری ژمارە 8 ئەو جۆرە پرسیارانە زۆر ئاسانن. پیتی ساد یەکسانە بە کەم 5 لەوانەی ڕابردووش ڕوونم کردەوە لەبەر چ ئاسانە هیچ پێویست ناکە ئەمن خشتەی دروستکەم یەکسەر ئەو هاوکێشەیە لەسەر ڕوو تەختی پۆتان دادەنێ 105 لێرەیە کاتە لێرە ئەمن هێڵەکی ڕاست دەچێشم کە تەریبی لەگەڵ تەوەری سین لەگەڵ ئەو هێڵە سەوزە ئەوها ئەوە ساد یەکسانە بە 5. ئەگەر هاتوو لە جیاتی ساد یەکسانە بە 5 بۆ وێنە ساد یەکسان بە 3. ئەو کات ساد یەکسان بە 3 لێرەیە کاتە ئەوها هێڵەکەی دەچێشم. ساد یەکسان بە 2 بۆ وێنە لێرەیە یەکسان بە 1 لێرەیە 1.5 لێرەیە ساد یەکسان بە 0 لێرەیە هەر لەسەر ئەو هێڵە کەسکەیە و کەم 1 لێرەیە ساد یەکسان بە کەم 2 لێرەیە و هەتا دوای ئەوە زۆر ئاسانە بتوانم یەکسەر بەبێ ئەوەی هیچ خشتێک دروست بکەم چونکە ئێستا پرسیاری ژمارە 9 ساد یەکسانە بە 1 لەسەر 3 سین توان 2. ئەگەر هاتوو پیتی یەکسان بوو بە 0 پیتی ساد دەکاتە چ لێرە ئەمن 1 لە 3 جارانی 0 توان 2 هەمووی دەبیتە 0 کاتە پیتی سادیش یەکسان دەبی بە 0 جوتە ڕێک خراوەکە یەکسانە بە 0 لێرە ئەمن 1 و 2 هەڵنابژێرم وەکو بەها لۆپیتی چونکە هەتا ژمارەکانم نەبیتە کەرت چونکە ئەمن لێرە کەرتم هەیە 1 لەسەر 3 بەڵکو هەوڵ دەدەم 3 و چەند جارەکانی 3 هەڵبژێرم کاتە لێرە 3 هەڵبژارد ئەگەر هاتو پیتی کردیە 3 1 لە 3 لێکی بدەم لەگەڵ 3 توان 2 3 توان 2 یەکسانە بە 9 دابەش 3 یەکسانە بە 3 کاتە خاڵەکە دەبیتە 3 بە 3. ئەگەر هاتوو پیتی یەکسان بوو بە کەم 3 بە هەمان شێوە چونکە توان 2 هەمان ئەنجامم بەدەستێ. نێگەتیڤ 3 توان 2 هەردەکا 9 دابەر 3 هەردەکا 3 کاتە هیچ کێشە نەبوو. ئەگەر گۆڕا پیتی ساد هەروەکو خۆی بوو. ئەگەر هاتوو پیتی یەکسان بوو بە 6 1 لەسەر 3 لێکی بدەم لەگەڵ 6 توان 2 6 توان 2 یەکسانە بە 36 کە 36 دابەشی 3 دەکەم یەکسانە بە 12 کاتە 6 بە 12. ئەگەر کەم 6 بوو ئەویش هەردەکا 12. وازانم ئەوەندە خاڵە بەسە زیادەشە لۆ ئەوەی بتوانم ئەو هاوکێشەیە کە 100% هێڵی نییە بەڵکو هاوکێشەکی هێڵەکی چەماوەیە هێڵەکی ڕاست نییە بەڵام دەچن ئێستا ئەو خاڵانە لەسەر ڕوو تەختی پۆتان دادەنێم. یەکەم خاڵ کە دای بنێم 0 خاڵەکە دەکەویتە ئەو ناوەڕاستەی زۆر باشە. دووەم خاڵ 3 بە 3 لە چێیە 3 لێرەیە دەکەویتە ئێرە بە نزیکەی. خاڵی سێیەم نێگەتیڤ 3 بە 3 دەکەویتە ئێرە لەو لایە لەو بەرامبەرەی. خاڵی چارەم 6 بە 12 یەکسانە بە ئێرە
ئەوی دیکەش نێگەتیڤ 6 بە 12 دەکەویتە ئێرە. ئێستا هەوڵ دەدەم بە شێوەیەکی باش نەک وەکو هێڵی ڕاست بەڵکو وەکو هێڵی چەماوە ئەو خاڵانە بە یەکتر بگەینم هەتا ڕادەیەک هەرچەندە 100% نییە بەڵام بەو جۆرەی شتەچی لەو جۆرەیە. ئەوە دیارە کە هاوکێشەکە هێڵی ڕاست نییە. پرسیاری ژمارە 10 پیتی یەکسانە بە 4 ئەوەش هەر زۆر ئاسانە وەکو پرسیاری ژمارە 8. ئەگەر هاوکێشەکە یەکسان بوو بە 4 ئەو جارەی هێڵەکی تەریب دەچێشم لەگەڵ تەریبی لەگەڵ تەوەری وای یان تەوەری ساد لەو جێی کە پیتی یەکسانە بە 4 لێرە یەکسانە بە 4 هێڵەکەی ئەوها دەچێشم. ئەوە پیتی یەکسانە بە 4 هاوکێشەکەیە. ئەگەر ئەو جارەی بۆ وێنە پیتی یەکسان با بە 5 ئەوها لێرە دامدەنا یەکسان با بە 2 لێرە، یەکسان بە 1 لێرە، یەکسان بە 0 لێرە، نێگەتیڤ 1 لێرە و هەتا دوایی کاتە لەسەر دەبی تەریبی هەمیشە لەگەڵ تەوەری وای ئەگەر هاتو پیتی یەکسان بوو بە هەر ژمارەیەک هەتا ئەگەر 4.5 بوو لێرەیە بۆ وێنە هیچ مەرج نییە ژمارەکە ژمارەکی تەواوبی. کاتە بەو جۆرەی دەتوانم هاوکێشەکەی دروست بکەم. لێرە چونکە تواندووە پیتی یەکسەر دەزانم کە ئەو هاوکێشەیە هاوکێشەکی هێڵی نییە بەڵکو هاوکێشەکی هێڵی چەماوەیە و هەروەها لێرە چونکە دەزانم پیتی توانیەکە کەواتە ئەو هاوکێشەیە 100% هێڵیە و دەتوانم چ هێڵی بی چ هێڵی چەماوە بی درستی کەم لەسەر ڕوو تەختی پۆتان. بێگومان کاتی دەوێ هەتا ئەو هاوکێشانە هەمویان دروستکەین وان خشتەکان دروستکەین و خاڵەکان دانەین لەسەر ڕوو تەختی پۆتان لەبەر هەندێ ڕەنگە باشبی بزانی لە ئینتەرنێت هەندێک پرۆگرام هەیە دەتوانی بەکاریان بینی لۆ ئەوەی ساختکەیە بزانی ڕاستت دروست کردێ یان نا. ئەگەر بچیە گوگل لەوێ بنووسی free math help ئەو سێوشەی بنووسی ئەوجا لێرە کلیک بکەی دەیە چێندەر دەیە ئێرە لێرە ئەو ماڵپەڕە زۆر باشە کە چوینە ماڵپەڕەکەی لێرە نووسرایە calculators لێرە کلیک دەکەین و یەکەمی هەڵدەبژێرین equation solver واتە شیکاری هاوکێشەکان. ئەوجە لێرە هاوکێشەکەی خۆمان دەنووسین بێگومان دەبی بە پیتی لاتینی بنووسین بۆ وێنە ئەگەرە من بگەڕێمەوە یەک لە پرسیارەکان لە جیاتی ساد دەنووسم وای یەکسانە بە x تواندوو کەم 12 ئەوجە بزانم کو شیکاری دەکەن. لێرە دەنووسم x تواندوو کەم 12 وای یەکسانە بە x تواندوو کەم 12 وای یەکسانە بە x لۆ ئەوەی توانەکەی بنووسم لێرە کلیک دەکەم ئەوجە توانەکەی دەنووسم ئەوجە ئێستا لێرە کلیک دەکەم چەند ئالتەرناتیڤەکەیە ئەمن لێرە ئەوەی هەڵدەبژێرم کە خشتەکەش دیاری بکات.
ئەوەی هەڵدەبژێرم گراف واتە دروستی بکە هێڵکاریەکەش. بەڵام ئەوانی دیش هەڵبژێرین هەر دەبی کە هەڵم بژارد لێرە خشتەکەشی دروست کردیە. ئەگەر ئێکس یان ئەگەر پیتی نێگەتیڤ 2 بوو، پیتی ساد نێگەتیڤ 8 و هەتا دوایی. پاشان بزانین لێرە ڕەنگە زۆر کەس هەڵەی بکاوەی زانیە ئەو هاوکێشەیە هێڵەکی ڕاستە، بەڵام لەو کاتەی دەبوایە زیاتر دەبی زیاد لە پێویست ئەمن خاڵی وەربگرم هەتا بتوانم ببینم بزانم کووە، بەڵام هەر دەبی بشزانم چونکە توانی یەک نییە بەڵکو توانی دووە، هیچ کات توان دوو هێڵی ڕاست نییە. کاتە بەو جۆرەیە هاوکێشەکە. کاتە ئەو ماڵپەڕەش هەیە لۆ ئەوەی بزانم کوو هاوکێشەکە شێوەکەی کووە لەسەر ڕوو تەختی پۆوتان. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.